پاش دەیان ساڵ حکومڕانیەتی شکست خواردووی پارتی یەکێتی ئێستا هەرێمی کوردستان بە دۆخێکی سیاسی ئابووری چەقبەست و گەیشتووە و باری گوزەرانی هاوڵاتیان بۆ نزمترین ئاست دابەزیوە. 27 ساڵ ستەم و ناداتپەروەری و گەندەڵی و بەهەدەردانی داهاتی گشتی و مامەڵەی سیاسی و ڕێکەوتنە ناڕوونەکان و بە حەزبیکردنی دام و دەستگاکانی حکوومەت لەلایەن دوو پارتی دەسەڵاتدارەوە هیچ کۆ و هیوایەکی بۆ خەڵکی هەرێم نەهێشتوێتەوە کە جگە لە ڕژانە سەرشەقام و خۆپشاندانی بەرفراوان ڕێگە چارەیەکی دیکە شگ نابن. جیاواز لە ساڵانی ڕابردوو خۆپشاندانەکان سەرتاسەرین و هیچ ناوچەیەکی هەرێم نییە گردبوونەوە و ناڕەزایەتی نەیگرتوێتەوە کە ئەوەش نیشانەی بە بنبەست گەیشتنی سیاسەتی تاڵانچێتی پارتی و یەکێتی و گەورەی ئەو زوڵمەیە چەندین ساڵە لە هاوڵاتیانی هەرێمی دەکەن. هەرچەندە دەسەڵاتی پارتی لە پارێزگاکانی هەولێر و دهۆک بارودۆخی نائاسایی سەپاندووە و لە ڕێگەی بەسەربازگەکردنی شار و چارچەکانەوە هەوڵی سەرکوتکردنی ناڕەزایەتیەکان دەدات. بەڵام ژیانی خەڵک بە ئاستێکی خراپی واگەیشتووە کە پێناچێت هیچ هێزێک بێدەنگی بکات جگەل لە پێدانی مافەڕاوەکانی. بێدەنگی و بێهەڵوێستی حکوومەت لە ئاست مافەکانیان وای کردووە ناڕەزایەتیەکان بەردەوام فراوانتر بن. لە بەرامبەردا پارتی دەسەڵاتداری هەولێر و دهۆک کە بەرپرسیاری یەکەمە لە بارودۆخی ناهەمواری هەرێم بە پەلامار و دەستگیرکردن وەڵامی داواکاری هاوڵاتیان دەداتەوە. دەسەڵاتی هەولێر بەبێ گوێدانە هیچ بەهایەکی مرۆڤایەتی بێڕێزی گەورە بەرامبەر شکۆی مامۆستایەک دەکات کە دایان ساڵە ژیانی خۆی بۆ پێگەیاندنی نەوەیەکی خوێندەوار و زانستخواست سەرف کردووە کەچی ئێستا موچەیەکی پێڕەوان نابینرێت و لەسەر شەقام و بە ئاشکرا سوکایەتی پێدەکرێت. ئەو هێزامنیەی لە هەولێر و دهۆک بەبێ گوێدانە هیچ بەهایەک هەڵدەکوتێتە سەر ڕۆژنامەنووسان و چالاکوانان و پەرلەمانتاران و کەسایەتی سیاسیەکان پیشاندەری سیمای ناشرین و ڕاستەقینەی ئەو دەسەڵاتەیە کە چەندین ساڵە جگە لە شکست و نەهامەتی هیچی دیکەی بۆ خەڵکی هەرێم پێ نەبووە. ئێستا کە تووڕێی خەڵک بە لووتکەی خۆی گەیشتووە و ئاستی داواکاری خەڵک بۆ مافێکی ئاسایی وەکو موچە دابەزیوە هیچ شەرعیەتێک بۆ ئەم دەسەڵات و حکوومەتە نەماوەتەوە کە ناتوانێت ئەو مافە سەرەتاییەش بۆ موچەخۆرانی خۆی دابین بکات بەڵکو بەڕێکەوتنی ژێربەژێر لەگەڵ بەغدا قوتی هاوڵاتیانی خۆی دەبڕێت.